سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامەی تری پەیامی تۆ لەگەڵ ئێوە بوو. ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان باسی ژیانی کرێچێتیەکەی. زۆرێک لە هاوڵاتیان لە درێژەی ژیانی خۆیانە ڕەنگە زۆربیان لە ژیانی کرێچێتیا بوو بوون. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیە پرسین ئایا ئەبێ ژیانی کرێچیەکان چۆن بێ؟ وە کێشەم ئاناتی ئەوانە گوازینەوە و ئەو کەسانشی کە خاوەن خانوون تەعاملیان ئەبێ لەگەڵ کرێچیەکانی خۆیانە چۆن بێ؟ ئایا مرۆڤ ئەبێ چی بکاتاوەکو لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێ؟ ئەمانە ئەپرسین ئێوەش دەگەڵمان. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیە پرسین ئایا ئەبێ ژیانی کرێچیەکان چۆن بێ؟ وە کێشەم ئاناتی ئەوانە گوازینەوە و ئەو کەسانشی کە خاوەن خانوون تەعاملیان ئەبێ لەگەڵ کرێچیەکانی خۆیانە چۆن بێ؟ ئایا مرۆڤ ئەبێ چی بکاتاوەکو لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێ؟ حکومەت دەتوانێت مەتەلەن مەجموعەیەک خۆ مەجموعەی خانی باش دروست کات و بۆ خەڵکەکە و کابرا مەعاش خۆرە کرێی پێ نادێ قەیچەکا با ئەم مانگە لێی بۆستی با دوانی کە لێی بۆستی کرێچێتی نابێ بڵێ ناڕەحەتە ئەبێ بڵێ مەرگە مردنە خانومێ یامۆ بکرێ حتا خۆی کرێکەم بۆ نێنێ داوای لێ ناکەم. بەڕای تۆ ئەبێ هەسوکەوت لەگەڵ ئەو کەسانی کە کرێچین چۆن بێت؟ ینی بەڕای تۆ چی بکەن تاوەکو مامەڵێکی تەندروستیان لەگەڵ لەم ژوفە فەرقیە عالم لێ ئێستا ئەبێ کابرا منێستم خۆم بەش بە حاڵی خۆم لە خانووی برامام ماڵی ئاوا بێ بەڵامەی کە کرێچیە شاحب خانوو بڵێن هەیە خراپە بەرامبەری کابرا مەعاش خۆرە کرێی پێ نادێ قەیچەکا با ئەم مانگە لێی بۆستی با دوانی کە لێی بۆستی کابرا کە شاحب ماڵ و مناڵ بوو لەبەر خاتی کرەیەک و دوان خانووەکەی چۆڵ ناکە یان ڕاکە لەم شارە بەڵام ئێستا لەگەڵ احترامە بڵێن هەمووی نا ئێستا من دراوسەی خۆم هەیە یەکمان کرێنایە پێی چۆڵ کرد دراوسی کەشم هەیە وابزانام دوو مانگە ژیاتریشە لە دوو مانگ کرێی نایەوە بگرێ یارمەتیشە ژیانی کرێچێتی ناخۆشە ناخۆشەکانی چین؟ ناخۆشەکەی ئەوەیە من بە ڕەحمەت بێ باوکمەوەی کرێچێتی یعنی قەرەچ یی تۆ هەر ڕۆژۆ لە کۆڵانێکای تەماشاغی دوو دراوسێ دەنگەدەنگی چامبێ ئەو پێڵێ هەڵێ تۆڵێ قەرەجی لەو هەر ڕۆژۆ لە کۆڵانێکای یعنی لە هەموو جۆرەکە نامرتاحی ستفاغا تۆ لەسەر ئاسوودە نییە لەوەی کە خانوو خۆی نیە و خانوو کەسێکی ئەی تەبیعی ئاسوودە نیە مرتاح نییە. بەڕای تۆ چۆن بتوان ئەوانی کە کرێچین پلانێکدا بنێن چۆن پلاندا بنێن بۆ ئەوی ژیانی کرێچێتیان ڕزگار ببێ بنەخاوێداینێ پلان ئەو کەسە بۆن منە کەسێک کرێچیە چی بکاتاوەکو بتوانێت وردە وردە لە ژیانی کرێچێتی ڕزگار بێت دەسەوسان نەبێ بڵێ تر من هەر نابمە خاوەنی خانووی خۆ ئەخە بووی ناکرێت لەم ژوفای هیچ کەسێک ناتوانێت ئێستا من حەزکەم پڕ بەدڵ ژوورێکمە بێ بە تاقی تەنیا بەڵام ئایا بۆ دەلوێ بۆت نالوێ بۆت ناکرێت تا ژوفێتێکەوتوین فرای ئەوە ناکەوی ژوورێ بکەیت تێگەی چۆنەڵێم ناتوان یعنی نە بە مەعاش نە بە ئیش بە هیچ جۆرە فریای ناکەوی تێ بێ ئومێ دەبی قسەی ئەوەم نییە لە پڕێچێک مەعاشێکی باشیە بێ ئیشێکی باشیە بێ هەلێکی بەدەستکەوێت بتوانێت دوو ژۆر لە شوێنێکا بکە بەڵام ئێستا لەم ژوفەیە قەنەعەت ناکەم بە ئاسانی خەڵک توانێت دوو ژوور بۆ خۆی پێکەوە بی. ژیانی کرێچێتی چۆنە؟ وڵی باش نییە لە چ ڕوویەک و ناڕەحەتە؟ زۆرە کرێ زۆرە باشە چی بکەیت تاوەکو بتوانین لەو ژیانی کرێچێ بێتە دەرەوە ینی پێت وایە ئەبێت چۆن لە ژیانە مامەڵە بکەیت؟ والله باید دیک خانووی بۆ خۆت بسازی ئەو خانوو چۆنە سازێنی ینی ئەبێت چۆن لە با بڵێن پوڵی خۆت جیا بکەیتەوە لەو بڕەپۆڵی دێتە دەستی تاوەکو پلانێک دابنەی بۆ داهاتوو خانووی خۆت وڵا باید کار بکەی پوڵێکی دابنەی بەد یەواشەواش بسازی خانێ بۆ خۆت. چۆنە ژیانی کرێچێتی ناڕەحەتەکانی چین مشکلێکی ئەمێنێتە سەرخاوەنی مڵکەکەەوە ئەگەر ڕێک بێ ڕاحات لێ ناکە مەتەنسەیەکەی زۆر کەسەیەڵێ خارەکەت پێدا بەڵام دوای ماوەی تڕێ وڵات چیە مەتە کوڕەکە بێتە ناوی یان مەتەنەوێ
ئیجار گران کاتەوە ئەو شتانی تایە خۆشە ژیانەکەی ئەکییت ینی وەکو خانی خۆت نییە باشە بەڕای تۆ ئەو کەسانی کە کرێچین ئەبێ چۆن پلان دابنێن کە لە داهاتوو بنە خاوەنی خۆیان یانی تۆ ئێستا ئەزمونت هەیە کرێچێتیشت دیوە و فەرمان هەیە ئەتوانێت حکومەت دەتوانێت مثلەن مجموعەیە خۆ مجموعەی خانی باش دروست کات و بۆ خەڵکەکە و چۆڵانە حکومەت دەتوانێت لە ئێستاوە بیان دایتێ سەغاری کاتەوە وەکو ستمار بە قەستێکی بەش بەسەوەی موظفە توانێت لە ڕاتبەکەی مەسەن ئیجارێکی کەمی لێ ببڕێت و ئەتوانێت لە ڕاتبەی کەمەکەم وردکە کورت کاتەوە و ئەو کەسە خۆی کە کرێچیە چی بکاتە تۆزێک پارە دەست بخات بۆی بتوانێت ئەو خانووی پێ بکات بۆ منە عەرزێکی ناتوانێت پێ بکاتەوە پارەی نییە ناڵێ بێ لای دەوڵەت ئەو مۆسیبەی سەوە ئەزانیەوەتانێ مثلەن وەزیفە نییە این نییە مثلا بڵێن حکومت مثلا موظفانی ئەمانە کەسە بێ مثلا بڵێن موظفین نییە و دەوامی نییە و ئەبێ ئەوانە کشە بخاتەوەیشەوە و عمل بکاتەوە بۆیان تاوەکو بتوانێت ئیشکەن و ئەتوانێت لەو کاتەوانی مثلا ئیجار دەچێت بڕاتە خانی خۆیەوە و تۆ کرێچیت هەبووە قەت ینی خانوویەک دەبێت دابێت کە نازوح بووم لای دانا خۆم نوێمە خانی خۆت هەیە مامۆستانی خانی حکومەتم هەیە و لە ناو حەوەم دەچ بەڵام چییە کە نازوح بوون و کاتە ئاگامان هەستمان پێی کرد کە چێ ناخۆش بوو ئەگەر سبەینە ئینشاءڵڵا پارەت هەبوو خانوویەکی کرێت با بڵێن خانوویەکی زیادە هەبوو دات بەکرێ تعاملی لەگەڵ کرێچیەکە تا چۆن وەڵی ئەبێ ئەگە بەڕاستی ئەوەی سەقفێکی بێ بیر لە خۆی بکاتەوە ئەبێ خانەکەی خۆی بە کەمتری نرخ بیداتەوەی کەتر بیر لەو کاتەی خۆت بکەیتەوە کە کرێچی بوو کرێچی بوویت بڵێ یان خۆت بەکە سەقفەکەت هەبوو خۆت بیر لە خۆت بکەیتەوە ئەبێ هەموو ئینسانێ سەیری حاڵی خۆی بکات یان سەی خۆڵ ئەوەی خوارتر بکە سەی بەرز نەکە ژیانی کرێچێتی و دیوە من بینیمە وەلی خۆشمەلعان لە ئێران کرێچی چۆنە مشکلەی ژیانی کرێچێتی مشکلەی بارودۆخی زروفەکەیە ئەگەر ئیش بێت ئەتوانێت کابرا کرێکەی بە ئەگەر ئیش نەبێت کرێکەی بۆ نادرێت لەو حاڵەتا چیەکە کە بۆن منە بەزعکە باش نییە کرێت پێ نادرێ و خاوەن خانۆکە ژاتۆ بۆ کرێت کابرا مەجبورە قەنەعەتکە مەجبورە بوەسێت تا لە گۆشەیەکەوە کابرا پەلەقاژیەکە کات کرێکەی بۆ دابینەکە قەت نەبوو خاوەنی خانی خۆت بیتۆ لە ژیان بەرەوەڵا بووش وەلی تر زلوکایدا جوە فرۆشومە و مشکلم بۆ فرۆشوم و لەعان کرێچیم دووار باشە بەڕای تۆ ئەبێ ئەو کەسانی کە تازە ژیان دروستەکەن و کرێچین ئەبێ چی بکەن تاوەکو پلانێک دابنێن خانووی خۆیان لە داهاتوو بێ ئەنی چ تەریقەیەک بەکاربێنن وڵا جا ئەوەی کە ژیانی هاوسەری پێگەێنێ و هاوڵیەتی هیوایە هەیەی هیوایە نیەتی کاکایتەوە ژە بێت دەوڵەتەکە و زروفەکە خۆیان شتەکە بۆ کابرایی کە تازە ژنیانێ و ئەبێ بە بێ بۆ کەسە تازانە حکومت هاوکاریان کاتاوە ژیانی حکومەتیش هاوکاریان بکە و ژیانی کرێچێتی چۆن ژیان وەڵای من لە شوقەیەکە ژیم بە تاقی تەنیا و ینی حسابێک شەمشەمە چێرە بۆ خۆمە ینی ناخۆشە ژیانی کرێچ هەر زۆر تەنیایش ناخۆشە مشکلەی چییە کرێچەکەی بڵای بڵم کرێچێتی هەر ناخۆشە سەرەکەی سەری مانگە خێرایەت وە بێکرێ بێتی وای هیواشەیەکە نینی نییە مەعاشی نییە لاقل مسوکە معاشێکمە وایە ئەویشی نییە کرێچێتی هەر ناخۆشە چەنە کرێکە دەی من 150,000 باشە بەڕای تۆ ئەبێت چی بکەیتاوەکو لە داهاتووی بیتە خاوەنی من تعبیرم بۆ ناکرێ من چ تعبیرێ بکەم خەڵک یعنی وەنا ئاڵۆزە هەت چێ بڵێ بەکەم ئەزبوون و تەمەنێکت هەیە تاوەکو ئێستا نەوتوانێت بیتە خاوەنی نەبوو بەنسیب نەبوو این نەبوو چارە چییە چارەکەی حەلەکەی چییە بام سوالەکە لە تۆ بکەم حەلەکەی چییە تۆ ئەزمون زیاترە من نەمەوێت تۆ چارەسە من ئەزمونەکە ئەوواڵە مەڵم کە شتێکە بەنسیب نەبوو مەسەڵەن واوەند شتێکی هین نەبوو بەنسیب نەبوو بە قسمت نەبوو یان کەم دەرامەتی یان بێپارەی بێ معاشی بێ حسابی بێ کاسبێتی لە ئاخریاوە پیرە بین و دووە ئاواتت خواستۆ بۆی کە لە داهاتوو بیتە خاوەنی زۆرە ئەوە دەوەیە کە بی بە ساحەبی چەند خانوویەک چەند دوکانێک فڵانە سایارەیەک ئەوە زۆرەکە خوا نەیات خۆمە هینی لەگەڵا ناکرێت باشە ئەی ئەگەری شەڵا لە داهاتوو تۆ بیتە خاوەنی خانووی خۆت و خانووی زیادەت هەبوو داد بکرێ تەعاملی دەبێت چۆن وێ لەگەڵ ئەو کرێچەیە ئێستا خۆت کرێچێتی دیوە بەڵێ مە حساب بۆ خۆم چۆن کردووە بێ حسابیش بۆکەم چاوێکم لێبێ ئێستاش بەبێەوە کرێچی نیم و بەڵام من دوو برایەکم کرێچێ پێرە لە میوانی بووم یعنی دیم سیرەکەم وەزعەکەم من نەبوو بەدڵ نەبوو کرێچی بوو سیرەکەم مناڵەکە مناڵەکانی قیجە قیجەکە ناویست بەعیبە لە بەر سەرەوانێ و لەبەر ئەو ماڵە و لەبەر ئەو ماڵە و ئەبێ احترامی خۆی ڕاگرێ و بێ خۆی بپارێزێەوە
ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیە پرسیین ئایا ئەبێ ژیانی کرێچەکان چۆن بێ وە کێشەمعاناتی ئەوانە گوازینەوە وە ئەو کەسانیشی کە خاوەن خانوون تەعاملیان ئەبێ لەگەڵ کرێچەکانی خۆیان ناچۆن بێ ئایا مرۆڤ ئەبێ چی بکاتەوەکو لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێ حکومەت دەتوانێت مثلا مجموعەیە خۆ مجموعەی خانی باش دروست کات و بۆ خەڵکە و کابرا مەعاش خۆرە کرێی پێ نادێ قەیچەگا با ئەمانگە لێی بۆستی با دوانی کە لێی بۆستی کرێچێتی نابێ بڵێ ناڕەحەتە ئەبێ بڵێ مەرگە مردنە خانومێ یامۆ بکرێ حتا خۆی کرێکەم بۆ نهێنێ داوای لێ ناکەم والله کێشە مەشاکلەکەی ئەوەیە کاکە ئیتر تۆ لەم جارە خاستەر ئەم زروفە زروفی کرێچێتی زۆر زۆرە چی خەڵکە نەبوونە و هینە ئەم ئەزمانەی بەسەر هاتووە زوربەی زۆری خانوشی هەبووە بۆ بەکرێتی تۆ وەکو خۆت ئەزمموی کرێچێتی دیوە خۆم حسە حالیان کرێچی نیم بەس وەکو کرێکی وامە بەسەر ئەوەیە کرێ نادەم خانوم نییە بەس لە چۆن خانوت نییە و کرێژ خانوم نییە و لە خانووی ماڵی دایکمام کرێ نایە ئەوەیە ئەو کاتانی کە پێشتر کە کرێکی بووی کێشەی کرێچێتەکە چی بوو ینی تۆ ماگانە پارەی خۆتە دایت بەڵام مشکلە چی بوو وەڵی من ڕاستەکەی ئەوە مەسەرە ناتۆکەم لەم کرێکی بووم لە ژیانی خۆمە خانم هەبە فرۆشومە س خانوم نییە و لە ماڵی ژووری دایکمامە و تا باشە قسە چێ بۆ کوڕکچانی تازە ژیان دروستەکەن و کرێچین چی بکەن تاوەکو بە پلانەوە بتوانن منە خاوەنی خانوی ئەوانە ئێستا لە دەستی شخصی کەسانیە دەستی حکوومەتایە دەسەڵاتایە تێگەی ئەبێ قانونێک دەرکاکە و خەڵکە کرێکی نەمێنە ئەزت تەوزەکە ئەم بابەتەی بە بازار بیا بە خەڵکی خاستە گەنجەکان کەوانی کە خانویان نییە تایسە ئاوسەرگیریان نەکردەوە لە زروی ژیان باشە پێت وایە حکوومەت کەسی یەکەمە بۆی ئەم کێشێنێڵێ وەڵا حکوومەت کەسی یەکەمە تۆ توانی سەڵاتمان هەیە حەزبیش دەسەڵاتی نییە حکوومەت نەبێت کێشە و مەشاکیلی ژیانی کرێچێتی چییە؟ کێشە و مەشاکیلی ژیانی کرێچێتی ئەوەیە وڵاتێکی زۆر بێ ئیش و بێکارمان هەیە و خەڵکیش کرێ دانابەزێنن لە وڵاتەی ئێمە هەر لە سەکرێکەی خۆی ئەڕوان ئەنج ژیانی کرێچێتی خەڵک کە کرێچیە بێ لە وڵاتەی ئێمە لەوانەیە بڵم بە چاوێکی زۆر باش خەڵک سەری کرێچی ناکات ساحب ماڵەکە ئەوە هەڵەیە لەلایەن خۆمان هەڵەیەکە لە ناوی لەلایەن مرۆڤەکانەوە ئیتر هەیە کە ئەمڕۆ خانوویە یا بکرێەوە ئەزانێ ئەو کەسە عەبدی ئەوە یا خزمەکاری ئەوە خۆی واژ نییە بە عەکسەوە هەردوو هێر وەکو یەک ئینسانە و وەکو یەک ژیان ئەبات و سەر و بەڵام ئەم کرێچیە و ساحب ماڵە تۆ خانووی خۆت هەیە من نەخێر ئێستا کرێچیم حالی کرێژیت بەڵێ باشە چی کێشەیەکی زۆر ناڕەحەتە کرێچێتی وڵی کێشەی ناڕەحەتەکە چیە گەر ئیشوکارت هەبێ زۆر ناڕەحەت نییە بەڵام وڵاتەکەیمە بێ ئیش و بێکاریە تۆ سەریمان کابراگە هاو داوای پارەکەی کردو نەدایە ئەوە زۆر بارگرانی کە لەسەر شانت زۆری بەلاوە ناخۆشە ئەوی ژواتێ ناگا کە تۆ پارە نایی وازان تۆ پارەکەی بانقەز نایدێ نازانێت کە تۆ ئیشوکارێکت نییە کە سابەتێکت نییە لە وڵاتە کە بتانی بژێوی ژیانە بەڕێ بەریت قەت پلانە بۆ دانەناوە لە ژیانە و کە بپیتە خاوەنی خانوو خۆ ینی هەوڵی بۆ نەداوە من خانوویشم هەبووە خانووی باشم هەبوو بەڵام ئێستا کرێچیم دووبارە گەڕای تۆ ژیانی بەڵام لە ژیانما کرێچیم نەبووە ئەگەر 100 خانوویشم هەبێ لەم شارە من بەرنامەی خۆمە یعنی دڵی خۆمە ئەڵێ ئەگەر خاوەنی 100 خانوو بم قەت خانوو بەکرێ نایە مەتوانم هەروە بێم بە خەڵک بەڵام دڵم نایە بەکرێ بێم بە خەڵک لەبەرەوەی خۆتە زانی چی مشکلێ مەعاناتی کرێچێتی چۆنە تێگەی لە براو یعنی من وەکو بیر و باوەڕی خۆم ئەڵێم خانوویشم هەبێ دوکان خەی نابێ بکرێ بەڵام خانوو بەلای منەوە ئەڵم گوناح هەبێ بکرێ چونکم ئەزانم مەعاناتی کرێچێتی چۆن خەڵگەی باتە سەر من تەمەنێکم بەسەر بردو و کرێچیشم زۆر بینی و خانوویشم هەبوو بەڵام وەکووە خانوویشم هەبووە هەروە یاومە بە خەڵک بەڵام بکرێ نەماوە وەڵا کێشە و مەشاکیل زیاتر هەر هەزمە و نەبوونی خانووە کرێچێتیە ئەویشێتی چۆنە ناڕەحەتە ژیانی وەڵا کرێچێتی نابێ بڵێ ناڕەحەتە ئەبێ بڵێ مەرگە مردنە سەزانی بۆ چکا بێ تۆ ئەچیتە شوێنێک پاک ڕایەگەی ڕازێری تۆ پاش فەتەیەتر ئەو شوێنە بە حکمی نەبوونی داهاتێک یا دواکەوتنی موچۆ یا بژێوی ژیانی ڕۆژانە ناچاری لەو شوێنە بارکەی بۆ شوێنێکی کرێکی وەکو ڕێزمەیە بۆ جەنابتان وەکو دۆم و قەرەج وایە هەر دەقەی لە شوێنێکە لە شوێنێکی سابت نییە باشە
لە ژیانی خۆت کرێچێتی دیوە ێسش کرێچیتیان خاوەنی خارزەکەم ئەم هۆکارەش هۆکاری سەرەکی چێن ئەوانەی کە ئەم میلەتیان کردووە بە دۆم و قەرج چێن ئەوانە لایەنە بەرپرسەکانن وەزارەتی نیشتەجێ و ئاوادانکردنەوەیە بەڕێوەبەرایەتی کرێنشینانە لایەنە پەیوەندیدارەکان لە عەرزەوە بۆ ئاسمان بەقەدەر هەموو دنیا تاوانبارن بڵێن بۆ وڵاتێکی وەکو سین کە ملیارێک و 300 میلیۆن کەسە مشکلەی نیشتەجێبوونی کەوتێ قسە بکە ئەبێ قسە بکەم کە قسەشم کرد نابێ قەتعیکە ئێستا من لێرە چی قساکەم لە بیرمە 15 ساڵی تر قسەکانی خۆم لە بیرە لێرەوە بەقەدەر دوورایی عەرز بۆ ئاسمان لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە کرێنشینان لایەنە پەیوەندیدارەکان تاوانبارن بۆ لەم وڵاتەی کە تۆ ئەیبینی و ئێمە هەموو ئەیبینین ڕۆژانە و هەموو عالەمیش ئەزانێ و شاهیدە داهات و بەروبوومێکی زۆر هەیە لەم وڵاتەیە ئەم وڵاتە ئێمە گاڵتە بە هەنێ وڵاتی عەرەبەکەین بەعکسەوە ئەوان توانیوانە ژیانێکی خۆش و خۆشگوزرانی بۆ میلەتکە و هاوڵاتیەکانیان دابین کرد ئەم بەرپرسانە لەم وڵاتە بە هەزارەها شوقەیان دروست کرد بە هەزارەها شوقەیان دروست کرد نیان نابەکرێنشین یان بە عەرەب یان بە ئێرانی یان بە تورک یان بە سینی یان بە فلیپینی لەبەری کە بەرپرسانی ئەم وڵاتە خائینن بە شۆڕژگێر ئەزانەوە نا کەسی شۆڕژگێر ئێستا مەسەن بۆ نمونە من ئەگەر خۆم بە کەسێکی شۆڕژگێر بزانم سەرەتا ئەبێ لە عیلەکەی خۆمەوە شۆڕژگێر بم ئینجا شارەکەم ئینجا وڵاتەکەم چۆن من ئێستا ئەگەر خیانەت لەو ماڵ و مناڵەی خۆم بکەم بەدڵنیاوە خیانەت لە شار و وڵاتەکەش مەکەم بەمانای من کەسێکی شۆڕژگێر نیم وڵاتێکی وەکو سین نزیکەی ملیارێک و 300 میلیۆن نەفەرە تا ئێستا نەوابی تۆی کێشەی نیشتەجێبوونی هەبێت بەڵام وڵاتی بە هەرێمی کوردستان 5-6 میلیۆن بۆ ئەم کێشەیە لە کۆنیشەوە تا ئێستا شەر بەردەوام هۆکاری زۆرن یەکێ لەو هۆکارانەی کە ئێمە نمونەی ئینسان مرۆڤ و بەشەر نین بەعام ئێمە وەکو کورد شایسەی هیچ شتێک نین مرۆڤیش نین چکە بۆ حکومەتەکە کێ قابلە یعنی لە سین لە ئەوروپا بێن خەڵکی بەرپرسدانێن لە وڵاتە و مەسئولیاتی ئەم وڵاتی بن هەر خەڵکی میلەتەکە نییە خەڵکی ئەم شار و وڵاتە نییە خەڵکی ئەم شار و وڵاتە و بەرپرسانی ئەم میلەتە و ئەم حکومەتە لە ئاست میلەت و دڵسۆزانی خۆیانە مەسئولیات هەست بە مەسئولیات ناکەن تەنها بەرپرسانی ئەم وڵاتە دووشت مەبەستیانە یەکەم خۆدەوڵەمەندکردن ژیانی فیرعەونی دووهەم باچیان نییە چێ محتاج بێ چێ محتاج نەبێ گرنگ ئەوەیە خەڵک کوڕنووشیان بۆ بەرێت بەخوا من لەو قەناعەتەم وا هەستەکەم چۆن ئێستا لە وڵاتێکین لە کوردستانێکین کە ئەگەر بێت و خەڵکی دڵسۆز بێڵن ئیش بکە لەم وڵاتە شەو ڕۆژێک 24 ساعاتە بە دڵنیاوە پێ دەڵێم ئەتوانن شەو ڕۆژێک 48 ساعات کارەبا بن بە میلەتە بەس ئەم بەرپرسانە نایانەوێ هەزمە قەیران لە دوای قەیران بۆ دروستەکە بۆ نمونە چۆن سەرەتا لە دوای نەوەتویەکەوە هەزمەی کرێنشینی و کرێچی کەم بوو وەکو هەزمەی کارەبا کەم بوو ئەمەشیان کرد بە هەزمە ئێستا مەسەن بۆ نمونە کارەبا ئەیان مەمۆسڵ کارەبا ئەیان بەملا بەولا ئێمە ئەمانەوێت کەسێک کە بەرپرسە لەم وڵاتە بەلانی کەمەوە کارێکی وا بکان نەشی سوتێ نەکە باب یعنی وا نەکە هەر خۆی دەوڵەمەندکە قەی ناکە با ئەویش چێ هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە بەقەدەر هاوڵاتیەکی گەرمیانی لادێیی تادای ئەکبەر واحی دەکەم لە سەرۆکەوە هەتا خواری خوار و سەریشەوە هیچ کەسێ بەقەدەر شوانێک ماندوو نەبووە هیچ کەسێک کە بەقەدەر خەڵکێکی لادێیی ماندوو لە من کابراایەکم وەکو پێشمەگەیەکی دێرین کە زۆر معلوماتمێ ژیانی ئێمە کە لەم کوردستانە لە سەردەمی بەعسا ژیان و مانەوەی هێزی پێشمەرگە بەلادی و میلەتەوە بوو چۆن ئێمە ئەو کاتە ئەمان و ماسی بێ ئاو ناژی ئاو بێ ماسی ناژی ینی
ئەگەر ماسی لە ئاوەکە دەریێنی ئەمرێ کەواتە میلەت و پێشمەرگە شۆڕش وەکو ماسی ئاوان کەچی کوا بەڵێنەکانیان یعنی ئەبواە ئەم لادیانەی شارباژێر بە دەرەجەی یەکەم گەرمیان لە کوردستانە تەسیەی مەزەحی یەکەمە. بەرپرسی یەکەم لە ژیانی کرێنشینان ئەوترێ کە حکوومەتی هەرێمە بە تایبەتر بۆ ئەو کەسانەی کە هیچ سوودمەندێک نەبوون لە حکوومەت چونکە ئەو کۆبیین زۆربەی ئەو وڵاتانەی کە لە دەرەوەی حکوومەتی هەرێمن لایەنی کەم هاوڵاتیەکانی شوێنی نیشتەجێبوونیان هەیە چونکە بە هاوڵاتی ئەو وڵاتە ئەژمێردرێن شوێنێکیان هەیە کە تێیا بحەوێنەوە و لە ژیانی کرێچێتیان نیە بەڵام لە حکوومەتی هەرێمە هەتا ئێستاژ ئەو کێشەیە هەیە لەبەرەوە حکوومەتی هەرێم پێویستە وەکو بەرپرسی یەکەمی ئەو وڵاتە بەدەم ژیانی ئەوانەوە بچێت ئێمە هاوڵاتیترە دوێنی بزانی ئەوان لەسەر ژیانی کرێچێتی و کێشەکانی چیمان پێڵێن. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیە پرسین ئایا ئەبێ ژیانی کرێچەکان چۆن بێ بە کێشە معاناتی ئەوانە گوازینەوە وە ئەو کەسانیشی کە خاوەن خانوون تەعاملیان ئەبێ لەگەڵ کرێچەکانی خۆیان ناچۆن بێ ئایا مرۆڤ ئەبێ چی بکاتاوەکو لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێ. حکوومەت دەتوانێت مەسەلەن مەجموعەیەکی خۆ مەجموعەی خانی باش دروست کات و بۆ خەڵکە و کابرا مەعاش خۆرە کرێی پێ نادێ قەیچەگا با ئەمانگە لێی بۆستی با دوانی کە لێی بۆستی کرێچێتی نابێ بڵێ ناڕەحەتە ئەبێ بڵێ مەرگە مردنە خانومێ یامۆ بکرێ حتا خۆی کرێکەم بۆ نهێنێ داوای لێ ناکە. ناخۆش نییە ئەوەی کە تۆ کرێچیت و هەمومان یەک پارەی ناخۆش نییە لای من ناخۆش نییە. باشە تا ئێستا بیری لەوە نەکردێتەوە پلانە بۆ دانەناوە ببیتە خاوەنی خانی خۆت نەخێر بۆ چونکە بەچێ ماددا کرێ مادەم نییە نەحی اقتصادی. حکوومەت ئێستا تۆ تەمەنێکت هەیە ینی تەمەنێکی ڕەنگە زۆر لە ئێمە بە تەمەنتربی حکوومەت بۆ نەیتوانیوە تۆ کە ئەم بەم تەمەنەیشەوە خاوەنی باڵێ هاوڵاتێکی وڵاتی نەیتوانیوە ئەرزەیەکت بۆ دابین بکە یان لە شوێنەکە شوخەیەکت پێ بدا کە تیا بەحەسیتەوە. بەڵام حکوومەتێکە نەخێنەوار بێ تۆ نەتانەوە بکە وڵامەکەیت. چیت هەیە بۆ کوڕکچە تازەکان کە تازە سەرەتای ژیانیانە بەڕای تۆ چی بکەن تاوەکو ژیانی خۆیان وا لێ بکەن ببنە خاوەنی خانوو خۆیان لەداهات. بەڕای من یەکەم شکری خوا بکەن ئەو ڕێکەتیان بیری ڕابردوو مستەقبڵ نەکەن نهائیەن لە خەیڕە نەژێن یعنی ئەو ڕۆژی کە تا ئەژێن بە ئیستراحەت بژین و قەت بیر لە ماڵی و مستەقبڵ نەکەنەوە بیر لە داهاتووش نەکەنەوە ئەبەدەن بۆ چونکە ئیسفادەی نییە یعنی بە ئیلا لەو کاتی کە تێت بیر بکەیتەوە بڵێ ئەوە تجاری بخۆمە لە ژیان یعنی بۆچی ئەم نەسیحەتە من بەلامە یەکەم جار مەبیستم باەتی خەیام عەرەبی بزانەوە نییە شعرێکەیە تەمەن کۆچم کتێبە گۆرانیە ئەیکەم عەرەبیەکە خۆت الله لا تشغل البال بماضي الزمان ولا بآت العيش قبل الأوان واغنم من الحاضر لذاته فليس في طبع الليالي الأمن. الله يتيهو الله بيرد قد خود فكر مشغول مكة برا بردو بداهات ومانا نهائيا يسجيان شيء بيجي شو فاينية غد باني ناشي البشرية أبدا أنت متفائل بدائما يوناتي چێژت لەو یاسایی خۆت وەرگرتووە کە بەس بیر لەو کاتە بکەیتەوە. بەڵێ سم زۆر سعید زۆر بەختیارم نهائيا بڕوان پێ بکە شن بۆ ناخۆم نادەن خەفەت چییە نهائيا لەبەر ئەو یاسایی خۆت ئەو یاسای خۆم هەرحەمدی خواکەم کە سەحەتی داوا پێم سەحەتم باشە ئەتوانم بڕۆم بژیم بخۆم بۆ لای من گەورەترین ڕەسمالە بە هیوای تەندروستی باش و ژیانێکی خۆش بۆ تۆ. ئێمە بەتڕانین بەتڕان زانین چۆنە ئێمە دێمە لێبێ حەمدی خوا بکەین کە تۆ گەنجێکی ئەوە لەمە تۆ دەوڵەمەترین کەسی ئەگاز بە خۆت بکەیت لەبەر چی یەکەم گەنجی دووەم کوڕێکی قۆز ڕێک و پێک لەخوا بە زیاد بێت تریشتی لەوە ڕەسمال زیاتر چیە بێت مادەیەت
ئەم ڕۆژگارە ناخۆشە ئەڕوە نامێنێ ڕۆژێکی ترێ ئەو ژەڕوە هەمووی فترەیەەکە ژیان هەمووی تەمەنێکە و کۆتاییەوە ڕوان ناخۆی ژمان دەیە ژیان خوا کە خەڵقی کردووە حیکمەتی جایە يعني أمد سدي أما معبدة عبادة خوا بكين ودائما متفائل جبن متشائم نبين ئەوانی کە ئێستا کرێچین کێژیان چییە مشکلیان چی؟ وەڵام مشکلە هەژارن هەمویان هەژارن زۆریان هەژارن بەدبەختیە پارە نییە خۆزانی ئەوە پێشتمە لە کوردستان پارە ئەوە نییە زۆر ناڕەحەتم زۆر ناو سلێمانی ئەگەردم زۆری هەژارە زۆری بەدبەختە ئیش نییە بەدبەختیە بڕای تۆ بێت چی بکەن ئەو کەسانەی تاوەکو پلان دابنێن بنە خاوەنی خانی خۆیان پلان چی بکەن ئیش نییە چی بکەن چیشی بکەن کێ بەرپرسی یەکەمە لە ژیانی کرێت نشینان لە مشکلەکانیان کێ ینی ئەبێ ئەم کێشانیان بۆ هەڵکە حکوومەت طبعا حکوومەت مەسئولە لەسەر ئەو شتەی لە ئەو هەموو هەژارە هەیە لە ئیشیان نییە ئەو گەنجەی لە ئیشیان نییە کاریان نییە هیچ هەدانیشتە لە منەی ئیشەکان منەی هەنەکەن وەڵام هێستا ڕاستی توا بەس لە سلێمانیە کێمە خۆشحاڵم یان ڕۆم بۆ هەولێرەوە و ناوە ڕاستی توا دەوەنە نییە هەمووی زۆری گەنجەکان هەمووی بەختیە من بەس وەسم ئەوەستا ینی حەزەکەم کوردستان بودە دەوڵەتێک بۆ خۆیەوە تا هەموو کێشە لەریان واز بێت لە بەڕای تۆ ئەکرێ شوێنێک عنی بێتە دەوڵەت هەرێمی کوردستان بێتە دەوڵەت بەڵام لە کاتێکا زۆربەی گەنجەکانی خانوو خۆیان نییە زۆربەی خەڵکەکەی کرێنشینە معاشی نییە بێکارە دەوڵەت بەم شێوازە بەڕێوە چێ وەڵا کەم بەڕێوە چێ ئەگە عادل بڕۆ بەڕێوە چێ سێوانی دەوڵەتی من لە دەوڵەتێکم ها من نەرویج بەس لەسەر ضەریبە تو دەریبێ دەی منە ضەریبە دەم لەسەر ئەوە معیشەت کرد نەفتیان زۆرە نەفتەکان شوێنی نیشتەجێبوون لەوێ چۆنە ئایا حکوومەت توانیوەتی شوێنی نیشتەجێبوون بۆ هاوڵاتەکانی لەولا لەسەر بەلەدیەن بەلەدیە ئەڵێن کۆمۆن و نەرویجی بەلەدیە خۆی مەسئولە لەسەر ئەوانە ینی حتا پارەی مڵاڵە دەن مڵاڵ تا بڵێم لە چی لە مڵاڵە بێ تا 18 ساڵ پارەی ئەدەن لە دوای 18 ساڵ خۆی ڕۆ ئیشەکەت هەموو چیشی بۆمان یانێنە هەژارمان نییە بەدبەختی نییە یان یەک ڕاستە ڕۆن درو ناکەن خوێن ناکەن حکوومەتیان ینی زۆر باشن عەدالەتیان پاراستەوە پارەی چۆن یانی عەدالەت ینی دادپەروەری بە عەدالەت ڕیاکەن ینی هەموو چیشی بە عەدلە ینی هێنیان نییە کێشیان نییە لە هەرێمی کوردستانە پێت وایە عەدالەتە پارێزراوە ئەمە لە هەرێم کوردستان بۆت زۆر خۆشە والله ئەڵێت بەهەشت دۆست باشە پێت وایە عەدالەتە بۆ نمونە ئەگەر لێرە بواە ژیانی نەرویزت جێ نەهێشت بۆ ئێرە والله نەرویج هاتم بۆ ئێرە من یەکم جار ڕۆشتمە نەرویج ئیشم کرد لە 99 لەگەڵیان ئیش کرد لە باخێک پیاوێت من نەوکەر ئیوە بووم نەوکەر عێراق بووم عێراق نەفتی زۆرە بەس ڕێجیمیان خراپە ڕێجیمیان هەمویان زۆر ناخۆشە خاستەن بۆ ئەم دەور و زمانی ئێستاەک کە مەعاژ نیە و کە موچەنیە کێشەی چیە کرێچێتی کێشە ئێوەیە کەم کرینی بە کابسا حمڵکەکە دەردەکە ئەی کە سەری مانگ هەو بێقەد و شتکابرا داوای پارەکە و لێکا گەنەیەتی ئەڵە بڕۆ دەرەوە قەت بووە خاوەنی خانوویەکی بوو بیدەی بکرێ ئێستا بڵێ من حالێن ئێستا لەخوا بەزای خانومە یامۆ بکرێ حتا خۆی کرێکەکەم بۆ نهێنێ داوای لێ ناکەم چۆنە لەگەڵیا زۆر باشە عارەبیشە یعنی زۆر لەگەڵیا باشم خۆم چونکە نەبوونیم فەقیریم بینی و بەخۆم خۆت هەست بە کێشە و مەعاناتەکەی زۆر یعنی هیچ مانگێکی ڕەمەزانیش لێوە ناگرم باشە تۆ وەکو خۆت کە ئەزمونت هەیە لە هەردوو بابەتەکە ئەو کوڕ و کچە گەنجانی کە تازە ژیان دروستەکەن ئەبێ چی بکەن تاوەکو بە پلان بتوان بنە خاوەنی خانی خۆیان تۆ چیت کردووە لە ژیانی خۆتان چوانەیەکت هەیە بۆیان کە بتوان بنە خاوەنی خان من بۆ چوونی بە بۆ چوونی خۆم من کاتەیە پێشەوەی کە هاوسەرگیری بکەم و ژیانی هاوسەرگیری بەگەم خۆم چاقانم هەبوو یعنی بەیانیان سەعات 4 هەڵەسام کاسی مەکرد ئەچوم بۆ چاقانە چێتی مەکرد یعنی ژیانی خۆم مسۆگەر کرد ئێستا لەخوا بە زیابێ مناڵیشمەیە 4-5 مناڵەمەیە و مناڵەکانیشم زۆر باشن یعنی هیوای ئەویان بۆ خوازم یعنی ژیانی خۆش بەرن ئێستا هیوای ئەوە خۆم کە کوڕەکانم کچەکانمەوە بەشوو لەخوا بە زیابێ کوڕەکانم ئێستا ئاواتم وێڵم ژن بێنە ئەڵێ نایهێنین
لە ئەڵێ وعزی ڕەفیق و برا و دەرە و شتەکانی خۆیانە بینن ئەڵێ کە ناڕەحەتە ژیانیانەوە ژیانیان ناڕەحەتە ئەڵێ نامانەوێت باشە تۆ وەکو خۆتیان پێڵێ ئەی نەسیحەتی چیانە وەڵڵی من نەسیحەتی ئەوەیانەکەم ئەڵێم ئەمە هەتا خۆم لە ژیانە ماوم یعنی ئەگە خۆتان ژیانی خۆتان دروستکەن زۆر پێم خۆشە. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیە پرسیین ئایا ئەبێ ژیانی کرێچەکان چۆن بێ وە کێشەماناتی ئەوانە گوازینەوە وە ئەو کەسانیشی کە خاوەن خانوون تەعاملیان ئەبێ لەگەڵ کرێچەکانی خۆیان ناچۆن بێت ئایا مرۆڤ ئەبێ چی بکاتاوەکو لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێت حکومەت دەتوانێت مثلا مجموعەیەک خۆ مجموعەی خانی باش دروست کات و بۆ خەڵکەکە و کابرا مەعاش خۆرە کرێی پێ نادێ قەیچەکە با ئەمانگە لێی بۆستی با دوانی کە لێی بۆستی کرێچێتی نابێ بڵێ ناڕەحەتە ئەبێ بڵێ مەرگە مردنە خانومێ یامۆ بکرێ حتا خۆی کرێکەم بۆ نهێنێ داوای لێ ناکەم. زۆربەی کەس لە ژیانی تایبەتی خۆیان بە ئەزمموی کرێنشیناتیە پەڕیوە بەڵام ئەوەی گرنگە کە ئەم کەساگەر لە داهاتوو بۆ خاوەنی خانووی خۆی یان بووە ساحب خانوو دای بە بکرێ ئەو کاتانەی لەبیر بێ کە خۆی کرێنشین بووە بتوانێت معناتی کرێنشینان هەڵگرێت بتوانێت ئەو کاتانەی کە وەزع باش نییە بێکارێکی زۆر هەیە وەکو ئێستا لە هەرێمی کوردستانە قەیرانی دارایی هەیە زیاتر بەزەیان بە کرێنشینانە بێتەوە کرێکان یا لەسەر کەم بکەنەوە یان بتوانن کرێکان بۆ چەند مانگێک لێوەرنەگرن بە هیوایەوەی هەموو کەسێک بێتە خاوەنی خانووی خۆی و لە ژیانی کرێچێتی ڕزگاری بێت. پامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەک سەر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.